ئەم شۆفێرانە بۆ پێشبڕکێ لێخوڕینی خێرایی ئۆتۆمبیل لێرن. ئێمە هیواخوازین ئەو بێتە پشتگیریەک بۆ وڵاتەکەمان بۆ ئەوەی بتوانین پێشکەوتنێ بە خۆمانە ببینین. ئەمە پێشبڕکەی ئۆتۆمبیلە دوو شۆفێر لە ئاسی یەکدا ڕاستەوخۆ بەرەو هێڵی کۆتایی ڕێگاکە بە خێراییەکی زۆر دەڕۆن. ئەم ڕێگایە لە شاری نەجەفە لە عێراق کە درێژی ڕێڕەوەکە 400 مەترە لە سەرەتاوە تا کۆتایی. من هیواخوازم گۆڕەپانێکی دیاریکراومان هەبێت شوێنێک لە عێراق کە ئەو شۆفێرە گەنجانە بتوانن پێشبڕکەی تێدا ئەنجام بدەن کاتێکی خۆش بەسەر بەرن بەبێ بوونی هیچ مەترسیەک. ئەوانە ئۆتۆمبیلی بیانین گۆڕانکاریەکی زۆریان تێدا کراوە بۆ بەشداری پێکردنیان لە پێشبڕکێکان لەناوە و دەرەوەی وڵاتدا. ئۆتۆمبیلەکانمان بە جۆرەی پێویست باشن و پێشبڕکێ لەگەڵ وڵاتانی دراوسەی عەرەبیدا دەکەین. هەنا بەخوا من دەتوانم پێشبڕکێ لە دەرەوە عێراق ئەنجام بدەم بە ئۆتۆمبیلەکەی خۆم لە ماوەی 3 تا 4 مانگدا. هەواداران ڕێڕەوی ئۆتۆمبیلەکانیان گرتووە بەڵام هەمویان سەرسام نین بۆ پێشبڕکێی ئەو ئۆتۆمبیلە بەهێزانە. ئەوە لە ئاستێکی مامناوەندایە پێویستمان بەکاری زیاتر هەیە کە لە 170 لەسەر چۆنیەتی و جۆری ئۆتۆمبیلەکەیە چاوەڕێی لەوە باشترین. پێشبڕکەی ئۆتۆمبیلی ڕۆژی هەینی سێمین پێشبڕکەی ساڵانەیە کە لە شاری نەجەف بەڕێوەچوو. لە ساڵی 2017 لە ناوەندی عێراق لیژنەی ئۆلۆمپی نەتەوەیی سەرپەرشتی پێشبڕکەیەکی جیاوازی مۆتۆر و ئۆتۆمبیلی کرد کە تیایدا وەزیری وەرزش و لاوان خەڵاتی بەسەر سەرکەوتواندا دابەش کرد.